لە شەوی ئیسرا و میعراجە پێغەمبەری موسا بە پێغەمبەرینەی فەرموو خوای پەروەردیگار چی لەسەر تۆ فەرز کرد؟ چ فەرمانێکی پێکردی؟ فەرمووی خوای پەروەردیگار ئەمری بە من کردووە بە ئوممەتەکەشم ڕۆژانە 50 نوێژ ئەنجام بدەین. پێغەمبەر موسا فەرمووی یا محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئوممەتەکەی تۆ توانای 50 نوێژیان نییە، پێیان ناکرێ من لە ئوممەتەکەی خۆمەوە حەزانم. بچەوە خزمەت خوای پەروەردیگار بێژە یا ئیلاهی یا رب العالمین کەمێکەوە. دەڵێ ئینجا پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام چووە خزمەت خوای پەروەردیگار فەرمووی 50 نوێژ زۆرە ئوممەتەکەم پێی ناکرێ کەمیکەوە. بەرەبەرە خوای پەروەردیگار نوێژی کەم کردەوە. ناجاران پێغەمبەر موسا بە پێغەمبەری مەی فەرموو بچۆ خزمەت خوا با کەمی کاتەوە. لە نۆمین جارە هاتەوە خزمەت پێغەمبەر موسا. پێغەمبەر موسا پێی فەرموو یا محەممەد صلی الله عليه وسلم خوای پەروەردیگار کردیە چەند نوێژ؟ فەرمووی کردیتیە 5 نوێژ. فەرمووی یا محەممەد صلی الله عليه وسلم بچۆ خزمەت خوای پەروەردیگار با کەمی کاتەوە، ئوممەتەکە پێیان ناکرێت توانایان نییە. لە جاری دەیەما پێغەمبەر فەرمووی یا موسا شەرم ئەکەم بچمە خزمەت خوای پەروەردیگار. ناجاران داوام لێ کرد لە 50 هینایتە 5 نوێژ. وەڵڵاهی شەرم ئەکەم بچم بڵێم خوایە گیان لەو 5ەش کەمیکەوە. ئەوجا لەو کاتەی خوای پەروەردیگار موژدەیەک بە پێغەمبەر و بە ئوممەتی پێغەمبەر ئەدا. ئەفەرمێ یا محەممەد صلی الله عليه وسلم هەی پێغەمبەرم واللهی ئەوەی ئەو 5 نوێژە بە جوانی بکە، بە جوانی ئەنجامی بدە، بە ڕێک و پێچی ئەنجامی بدە، تاریک و سەلات نەبێ، لە کاتی خۆیدا بیکە. ئەفەرمێ وەکو ئەوەیە 50 نوێژەکەی ئەنجام دابێ خێری هەر 50 نوێژی ئەگاتێ.